ئەم ڕووداوە چۆن بووە؟ سەرەتایی هەڕەشەکردن لە من لە حەڤەی شوباتی ساڵی 2011 دەستی پێ کرد. کاتەکەین لەبیرە شەوی حەڤە لەسەر 18 بووە تا بە ڕۆژی 18 حسابە سعات 0:50 دقیقەی 12:50 دقیقەی شەو. چاوپێکەوتن لەگەڵ شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیاکانی نالیا و هەردوو کەناڵی NRT. خۆت پێت وایە کە بۆ هەوڵی کوشتنی تۆ ئەدرێ؟ تەلەفۆنێکم ویاوە لە بەرپرسێکی ئەمنی دەستگایەکی ئەمنی سلێمانیەوە کە پێوتم تێ و سەرسەری خۆمیات من لە ژیانمان نەحیمان هەیە نەحیمانی حتا ساقشم لێ خۆم سارە بەخۆم لێ خۆم و لەگە برادەر و ئەگەر سوتفە لەگە کارمەندێکی کۆمپانیا شابڕمە دەرەوە من سیارەکە بۆ لێ خۆم نەک خەڵک سارە بۆم لێ خۆم. شاسوار عەبدولواحید هیچ کێشەیەکی تری نییە؟ چەند پاداشتان نامە سەرباری ئەو هەموو شتێک کە بۆ سلێمانی و لە سلێمانی و لە کوردستانە کردومە یان تەقەم لێکەن. پرسیارە لێ بکەم ئێستا ئەحساسی شاسوار عەبدولواحید بەرامبەر بە تایبەتی سیارەی جۆری BMW ڕەش چییە؟ ئێمە زۆر چاگەزانین کێ تەقی لێ کردوین خۆشیان چاگەزانی کێن خەڵکیش بینەرانیش چاگەزانی کێ تەقی لێ کردوین. زاڵم بیت هەموو ڕۆژێ بێت چاوەڕێوە خەڵک تۆڕە لێ بکاتەوە بۆیە من سەر بەشی خۆم زۆر ڕازیم و خۆشحاڵم کە مافۆم من زاڵم نییە. چاوپێکەوتن شەوی یەکشەممە کاتژمێر 9:05 لە NRT پێشکەشتان دەکرێت.